كالمساطة بس مساطة سير كانوا بيبكن برلساطة همو هفتان بابتي جوان لا كنالي ديما تي في بو بيرو جوان لا كنالي ديما تي في بو بيرو جوان كالمساطة بس سرهاتا تنزارية تراجيدية كوميدية تنزارية تراجيدية كوميدية أو سلما قباحة روبي استانا رحتا قناعتي هيت نماوة كسا قايلة كس نماوة باش خرابتك خلبوا تشتي وبارتك جوا كالمساطة بس مساطة سير كانوا بيبكن برلساطة كالمساطة بس سرهاتا تنزارية تراجيدية كوميدية تنزارية تراجيدية كوميدية باوکە و تووەکەی کوڕم و دووچەوە شاشەکەی پیس بۆ تۆزە پاچێکەمەوە لەیلا لەیلا بەڵێ باوکە ئاکچمە گیسکە بکوژێنەوەرە ئیشم پێتە ئەخجار ئیشمەیە ئەلۆ ڕعیب ناگەم وتفا کوڕکاکە لەگەڵ تۆ منی وەڵی باوکمە زۆر متەخەلیفە کوێ بتە خەلیفە هەتی و ها ئامرر نەمێنێ بۆچ کوڕێکی جات خۆی گیسک یان گسک ماشەڵڵا فەرقی چییە شەڵڵا تۆش گیشتێ بوویت هەیە بەڵێ باوکە ئاکچم دەوەرە بزان ئەمە سناپ چۆن دروستەکە سناپێک بۆ دروستکە جا باوکە تۆ سناپە بۆ چییە؟ هەرە بۆچی بە کچم هەموو عالەمەتی بامنیش هەم بێ ئەوەڵەندە 12 کچی تایە ئەمەنگە جلیان لە بەرانێ بۆی پیشانم بیت و دووت فکەمە ناو چاوانێ جا تۆ بۆ سەیری ئەوان ئاکەی چە عالم سیرەکە منیش بۆ سیرە بێنە دایکە دایکی وەختی نە دەلای بە کچم هەر خەریکی سناپی دەلای بە لەیلا ڕۆڵە بەڵێ دایکیان هەڵم کەوانتەرەکە و پاکردەوە پاکم کردوێتەوە دایکیان ئەجلەکانی خستە خەسالەکەوە خستمە غەزالەکە و شۆردم و هەڵیشم خست ڕۆڵە لەش ساغێ داسە برسیمانە برنجێکی سووریشمان بۆ لێنە دایکیان هێشتا لە ئیشتەوە نەبووم ڕۆ بەڕەبە هەنار لێنێ ڕاستەکە باوکی من با ڕقی ژێ بێت تۆ ئەزێنەر موشل بێ بەخوادان لە دەممانە ماوە ئەی بەخێرنی سەلامن نەبی ئانا ترسمێ سە لە خەوەستا بێتی ها ڕەفیقی تۆ ڕۆژی 50,000 پێیاکە یەخوا داوەشی دوو دەستە جلیشی لە غەسالەکە بوو ئێستا ئامە جلە لە بەرتاهەتی وا ئەڵێ دایبی و پێ هەڵگیراوە سواز لەوە بێنن لەلایان شەربەتێکی فرێشم بۆ بکە چی؟ فرێش 1 کیلۆ پرتەقاڵ بێنم پاکی کەم و بێم لە ئەساڕ و بیکەم بە شەربەت بۆ تۆ؟ دایکم داوای چیەکە تۆ داوای چیەکەی و داوای چیەکە ئیشیشم ماوە ئەرێ و چیم هەمووە ئەرە ئەوە چی خوشکەوە تووڕە بنە بۆ تووڕە کاکەیان مردم شێتان کردم هەرکی داوای شتێکەکە کاکە ئەرێوە عیب ناکەن ویژدان زەمیر بابەجان خۆم خوشکەی من کارەکەری ماڵیەوە نییە کاکە خۆمە کارەکەرمان ڕانەگرتووە چ ئەسیرێکی من کەن زەڵ چۆن احترام و ڕێزی لێگرم خوشکەگەر هەبێ یەک چای جلەمە سواسەکەم مەخوا نەکبەت ئەم هەموو کوڕە باشە ها بۆ داوا شووی نەکرد هەر بەرزە فڕی بەخوا بێ ئەو قژە زەردە و سپیکەیتەوە لە ماڵە باشە هەڵا سپێکاتەوە نەڕەحی زەر بوو ئایی ئەم جارە مەیمونێکیش بێتە داوام یەکسەر شوی پێەکە کچم بۆ خاتی خوا باسی مەیمون نەکەی من لە مەیمونە ترسم مەیمون بەس لە حەدیقەی حەیواناتەیە کچم زۆر باشە فلیپینیتان ڕاگرتووە هەر یەکی داوای شتێ بکەن چەند جوان بۆ باوکە ئارە وەڵا ماشەڵا جوان نەزایکی لەیلا جان بزانە تۆ زێ و گەڵایەنە خۆڵایی بووە بە پەڕۆشتێ تۆ زێ پاچی کەرەوە کچم ئەو باوکە بە جددی تاڵی پاکی کەرەوە ئەوە پاکرێتەوە ئەی چێ با تۆ زێ سەوز و جوان بێ کچم ئیشت چییە باوکە تۆش السلام عليكم. عليكم السلام. أنا قلت باني بخير يا كنت جان شوني باوكا باشي دايم قليو لي يكرم وقت دعوت ما ناكي اي نورا دعوتي من عقد دستي خوش بها بينا بابوني كي بكم بوني كباب لدورو اخوتها اما تي كتم خوما قوشتي كالا ايه هنا للا خان بمان حازقات شون كدسياوي زور خوشة دسياوي من على مرورة كتم ايكوام نالكاني بوني هنا والله منالكان للروزة بون ان شاء الله نيورين بو ايرا
ئابە زوو بێن هاوڕێژ بێنی لەگەڵ خۆتا باشە نەبێ هەمومانین بۆ ئێرە نیۆڕۆ دەی لە ش ساغلی ئیشەڵڵا شنیە مامەگیان نا بەساقە لێجارە خواتان حافیزێ بێ ڕۆڵە ئافرم زام چکە بابێکمان بۆکەی ئەویشتان بە من فێر کردووە ها خزمەتی ئەویش بکەم خۆی و مناڵەکانیش کچم هەر هەمووی خەتای خۆتە دەشوو کوردە ئاوا لێ ناهە بەڵام وازەوە بێنە زاری چۆنا ئەمڕۆ تەلەفۆنەکەم بۆ ئەو کوڕێر ناسیاوم ناوێکی خۆشیشی هێ نازام سراپە مراپە سەبورەیە شتێکی ئاوایە بۆی بێ بۆ داوا و ئیشەڵڵا گرەی بەختێ بکرێتەوە بابێت ئاوە ئەیدە باش ئالەو باشی سەبور کاکە گیانی شەڵا سەردانی ماڵی ئێمە بکە بەدڵی تۆ بێ باشە بە قوربان چاوەڕێب دێ خواگەێرێ بە خوافیز ئەرێ بێ زەحمەت نازانم دەمێکە دانیشتویت قسەیە ناکە هیچ شتێک ناڵی مەش درەنمانە هیچمانەیە ئەخرەوە هەمووتان لێرن بە قورئان ئاوا من قسە مەر بۆ ناکرێت قەی ناکە شتێ بڵێ نازانم تۆ نەو بیستوە لە دەکەت بچن بۆ بۆقێ نەشی کوژن ئەتوەقێ ئەخر ئوسوڵ وایە کە من دانیشتم یانی چێ مامەڵی یەکەم جاتانە کەس بن بەشوو هیوی ڕاستی بێرەوەوە چکە ئوسوڵ وایە بە جدی یعنی کە یەکێکێت بە تەنیا جێ بێڵن بۆی کەواچی لە دڵیا هەیە ڕازونیازێکی خۆی بگۆرەتە لەگەڵ یاوە نییە ڕاستەکەی بەس بێ زەحمەت ناوی خۆت نەوت ناوچی بوو من ناوم سەبورە لە خۆشەویستەشە پێمەڵێن بابە سەبور بابە سەنفور بابەوە ئیفلام کارتۆنە من سوور و ئەوان شین ماقول نییە سەنفوری چی ئەی تۆ ئەو خاڵە چی بێتەوە ئەوە لە خۆشەویستی خاڵم یەک خاڵم هەبوو برینە کولانمەوە بۆ خاڵ نەبوو هەر شێرێک بوو بۆ خۆی ئەی دوایی وەڵا زەردەواڵەیای بە سەیروتیەوە مرد دڕحێو شێرە زەردەواڵە پێ بێت شێرە خاڵە بێت وایە خێر بیاخۆ سەلام بیاخوا بژێت یەک شت هەیە بامێن پێشەکەەوە تێگەیشتی ئەم کچەی من خۆمەزانم چۆن گەورەم کردووە جا ئەمە داواکاریشی زۆر بوو بەڵام ئەم کچەی من شەرت و شروتی زۆر هەبوو بەسەری تۆ پەنجای وەکو تۆ هاتۆ بۆ داوای تێگەیشتی هەری گەڕک بە یەکیشیان نەکرد یەکێکە هادەی و ئەمەلوتی زۆر گەورەیە یەکێکە هات ئەوی گوێچکەی بستێکە باشە یەکێکە هادەی و قژی پێوە نیە کەچەڵە یەکێکە هادەی و درێژە یەکێکە هادەی و ئەمە زۆر گێژە ئیتر ئەمە نسیبە ئەمن یەک پرسیارکەم عاجز نابی نازانمە چەند ئەو مواصفاتانی باوکم وتی لە تۆیان موجودە تۆنیت تەشید ئەڵێم تۆفیق ئاغانە چین ئەودی و بڕێن باش ئێوە بڕۆ من ناجوڵم هێز نییە من بجوڵێنێ قوربان مامە زۆر سێرێ وەڵی یەکەم جاتانە کرد بن بەشوو ئوسوڵکەی ئاوا هەیە دانیشتن عاشامەتێ ئەینەو بیستۆڵێ دەکەت بچن بۆ باوقێ نەشی کوژنە تۆقێ نانا من ناجوڵێم بەخەوەم چۆن قوشەکەم بە تەنیا بەجێڵم بەڕاست کاکە دوو قسە لەگەڵاکە ناقی لە ڕاز و زیازێکمان نییە بیگۆڕینەوە وەنێ مامە نییە ئەو شتانە زایی چۆن چکە منەمە یەکەم کچە زۆر شارەزاییم لەوان نییە هەستە کوڕ بابچی دەوە نانا باوکە تۆ یەک داقەمان پرسیاری لێکم پرسیارم زۆرە ئەو مەنجەڵە چیە ناوتە مەنجەڵ بەڵێ بابۆ مەنجەڵ نییە ئەوە شیرین نییە ئوسوڵ وایە کە خەڵکە چێ بۆ مناسەبات هێشتێ شیرینی لەگەڵ خۆیە با ئەرە بابەت تۆ زۆر سەیری شیرینی چشتی چی خۆتۆش تا هیچ نەکردووە ئەو لە جاتی ئەوا بێ گوڵێ بێنی آخر گوڵ بە 25,000 معقولە مامە لە ئێستەوە ئەو کردین بە 6,000 جارە بە ئاوا بڕوایی شەکە دەکەواتە بابچینەوە هەستە ڕۆڵە هەستە کوڕ مەستە دەبێنە دەبێت تۆ بابی بە مکچەکە چایەکمان بۆ لێنێ بڕۆدی باشە دی بووە چا بووە لەیلا گیان دوای چایەک لێنێ پێ ناخۆش نەبێ زانیم برایە زۆر کەرە زۆر چی؟ زۆر ئەسمەرە ئەسمەرە کاکە من زۆر خۆش حاڵم کە ئاوا من و تۆ یەکمان گرت ئیشەڵا جا من مستعیدم گوێ لە تەڵەباتەکانە بگرم بزانم ئەڵێ چی بیخمە سەر چاوم السلام عليكم عليكم السلام ئەمە برامە سەر چاو ئەو نمونەیەکێ
من ان شاء الله زاوای مستقبلی تۆم من مێردی کوشکەکە دەبم ئەگەر خوا بیکات چی ئەی بۆ من ئاگادار ئەو شتانە نیم کارتۆ نەمۆزم لە ماڵە من نا بەزێتر وازانیت دای بابە لەو دیم بڕۆ با تێگەێنم قوربانە بم هەچێکە مناڵە لێ مەگرە ڕاز لەوە بێنم جلەکانی تۆپێنم بۆ بشۆ جلەکانی بەیانی دەوامیشم بۆ ئۆتوکە باشە زۆر بڕۆ بڵێ دایکم بڕۆ بە ئۆدیو سێرە سەر شاڵی کلکی پەردەیە ئەمە برات ها بەڵێ واللهی لەبێ دڵی تۆ نەبووە بە قورئان عینەن گوڵات قوتمەیە بەس هیچم بۆ ناکرێت ئەی پێم بڵێ تۆ خوشکەکانە بۆ نەهێناوە واللهی من هیچ خوشکم نییە ها نا هیچ ئەڵێم ئەی دایکە واللهی دایکم دەمێکە ئەمری خوای کردووە الحەمدولیلا بەڵێ خوا عەفوی کە خوا عەفوی کە واتە هەر خۆم لە پێشی سارەکە بم ئارە والله حەزەکەی وەرە سەر بۆنی دەکە دانیشە حەزەکەی تۆ لێ کڕ ئەوە چی بوو هیچ خەمە نەبێت تۆ لە پێشەوە دانیشەوە حەقە نەبێت حەزەکەی تۆ بڕۆ من بە تەکسێک دوا دەکەوم بەخوا هەرچی ئاواتەکانە هەیە یەنمەدی بەوە نییە سوورم شتو زۆر لەبارە ئێستا لە ماڵەوە بە تەنهایی وەڵڵاهی پێش 3 مانگ لەوە پێش خێزانم ئەمری خوای کردووە بەس تەنیانیم 7 کوڕم هەیە چەند؟ 7 بڵێ ماشەڵڵا تخوا بڵێ ماشەڵڵا 7 بەڵێ یعنی ژنیان هێنا و ڕۆشتون وەرە نەوەڵڵا هەر هەمویان ڕەبەنن هیچیان ژنیان نێنە بەخواوە نەجوان هەبا پیشانە بم یەک جوانن 7 کوڕەکەم ئەها جوانە شانەیت کوڕەکانم 7 کوڕ تۆ من پێ لەگەڵ ئەوانە بژیم هیوادارم ببی بە دایکێکی نمونەی خزمەتی 7 کوڕەکەم زایدەن خۆم مسایە بە 8 من لێرە لە تاو 4 کەس هاوارم لێ هەستاوە ئێستا بێم لێ خزمەتی 8 کەسم بابە سەنفڵ چی گورە بەخوایتم نەکردو بەسەری تۆ ئەی بۆ خشکانی وەڵی نازانم بە قوربە هەر ئەوە نەوتم 7 کوڕم هەیە زریگەی لێ هەستا بابە سەمیرە گازی لێگەت خاتی خوا بۆ من چیم گازی لێ بگرم ئەی هاوار بۆ ئاکەنەوە من بەس ئەوە نەوتم کاکە من 7 کوڕم هەیە خزمەتی ئێمە بکە و خەمە سەر چاوم ئەمە زریگەی لێ هەستا جا وەڵا ئەگەر شتێک وا بێت خزمەتی خۆم نەکاو هی مناڵەکان نەکا من هەرژن نایەنم کاکە خوا حافیز کچم ئەوە لە قەول لە ڕزقی خۆتدا ئەمیشە نەجاتدا بۆ ناچی چایەکی جوانمان بۆ لێنێ شفتەکە سوورکەرەوە دەی ئادەمیش هاوڕەکانی داخلی کۆنم یە خواردی خۆت دروستکە بۆ زەڵاتەی سیزەشم بۆ دروستکە ڕاستە کامیوانیش عەزیزە چێشتێکی جوانیان بۆ لێنێ خۆی گەن ئەو بێتەوە وڵای ئەو باشترە سلام علیکم من ڕازیم پێویست بە هیچ شتێ ناکە وەرە بابە چی ڕازی مۆبایلەکەم بێچوو هاتووم بیبەم وەڵڵا ژنی چی ئەو خواردنە ئەو خواردنە نەوەڵڵا دوێنێ هاتم وتم با سەرێکی باخەکە بم تۆزێ هەوای ساڵ هەڵمەژم تۆ نازانی چەند نازداری لای من خواگەر پارە و پێویست بوو قسە بکە یە بەڵا بیاخوا ئەزانی خیانەت حەزەکەی دوایی بۆ دەکەم و قەومە دایکی هەمان هەست هەمان جوڵە هەمان هەستانی مراد بێک هەلێ مراد بێک کێیە ئەو نێرمەوە ماڵی باوکە هەر سێ بەردەگا خەمە دەست مراد کێیە ئەوە درامای گوڵە سیسەکانە گوڵە تەڕەماشەکان ئەرێ بەس سەیری درامای تورکیکە بابە سەیری واقعی حاڵی خۆبان کە درامای تورکیش لە واقعەوە دروست کراوە دەوەرینجا شێت و هار نەبێت ڕاکە بلوسە شینەکەمەوە بێنێ دوور ئەحمەد بێک ئەمە چیم کەلیماتانە فێربووش نەگە ئەوە حیواری ئەلیفە خوشکی ئەحمەد بێک شێت مەکەی بە قورعان واز لەو درامانە بێنە ڕەجال لە یەکەم بابە کولتوری ئێمە لەکوێ هی ئەو تورکانە لەکوێ دنیا تۆزە ساردی کردو ڕاکە بلوسە شینەکەم بۆ بێنە دەی بلوسی شینی چی تۆ بە درۆڵێ چم بەلای گەیلان بەڵام لە ڕاستیا چی بۆلای ناری نیژنی مراد بێک عەشقیەکن ئەمەیان چ درامایەکە درامای تامردن خۆشمەوەی
باوکەڕۆ لەو درەهمایە لەو خۆشویستنە برا خیانەت لە براکە خوشک لە خوشتیەکە ئێستا ئەو سینارست تەمبەنەیە بە پێوە چمە سەروردی هەتا ڕۆحی دەرەچێت یەک چی ئەمە یعنی چی ئەوە نازانم هەر لە دراما تورکەکە سیریەکە دەباشە بلوسی شین و سوورم نایە بڕۆژ لە کوردەکانم بۆ بێنە تۆ تێوازم لێ بێنی بەدەستی خۆم گڕ لە ماڵی خۆم بەربەر کورە دەنا ئەشکم دەنا جەنم بە قورعان تۆ من شێ دەکەی وەڵی هار مەکەی بۆم ناهێنی باش دەی پیاو نەبم ئەگە بە دەرپێفانی و نەچمە ناو ئاواییەوە لە درامای نەکەی ئەوە لە درامای قبری ئاژدادی ئەحمەوە ئەلە ڕۆحە چۆنی حەجیان ئەوە چۆنە منەی بیرکەوتەوە بۆ تۆزە گۆژ نەکڕی بچی مەلایەکە جاوەڵا پێم خۆشە من 100 جارێ پێی ئەڵێم بەس ماڵەوە جێ ئیسا ئەحەد نیە با بچین بەلایەکە باشە بەزینکە تەلەفۆنێکی بۆ خاڵە عومەر بکە بڵێ وەرە لەگەڵمان بەخوا ئاحای برام هەڵبە شتێکە کردو وێ لێو عاجزە چی و کردووە نردم بە ڤایبەر خاتەکەم ئەمەنە خاو بوو ئەمەنە خاو بوو هەر ناکرای و ناکرایەوە ئێمە وتم نەوەکو عاجزێ با جوای بێم وتم وەڵی خاڵە زۆر جوانی تەمەند درێژ بیت دوای یەک دەقە تەلەفۆنی بۆ کردم یەک ملیۆن قسەی سووکی پێوتو جاوە چی تێقەی چێکە دوای کە خەتەکە هاتەوە سیرەکەم کەرێکە گوێزەرە خوا نە بابە تیاتو خوا گوێزەر کەر چۆن گوێزەرە خوا تۆ حەزەکەی مەحاڵە بکە بیسازێنە دوور بەکمە دوایی بۆ دەکەمەوە هەلم بڕات عەلەمدار دوایی بۆ دەکەمەوە دوایی ژنەکە نەیتەقێنی خۆ بێعەقڵ نەکەی نەیتەقێنی ها ئەمە چێتە لای بەژێتێکتم بە قورعان تۆ خیانەتم لێکەی ئەتەوێ نارینی ژنی مراد بەک بێنی وازم لێنی ها ورژنەکە بۆ خاتی خوا بەسەی درامای تورکیکە بە قورعان خۆشم و خۆش شێ دەبین ئەرە بۆ سەری درامای کوردی ناکەی ئەرێ کوا درامای کوردی هەیە ئەزانی بۆ نییە چکە نە حکوومەت نە بزنسمانەکان نازانن کەوا بزنس لە هونەرایە ئەم حکوومەتە پارە لە هەموو شتێکە سەرفەکە بەس هونەر نەبێت با پلان دادنێ ڕنج بە خەسار دەچێ با پلان دادنێ ڕنج بە خەسار دەچێ لە ماڵی عوسمانە فەرقەوە هەرایە لە ماڵی عوسمانە فەرقەوە هەرایە بلە وەسکی و پێیان عوسمانی لێ قەومە و بلە وەسکی و پێیان عوسمانی لێ قەومە و ئەو ژنە هەرەیە دوێنێک غەبدار ئەو چی بوو ماکسێ لەبەرتا ئاخر ڕەنگی پیازی من کە ئەیبین مەزانی چۆن کەرە بم ها جاری کەشتیوان لەبەر نەکەی لەبەر دەرگا ئەو بەجددیتە بۆدە ئەو هێنم وەڵڵا ئەو هێنم بەس پەلەم لێ مەکە ئێمە داخوازی و کاکە مناڵەکان تۆزێک قیسیچمەن نابێ ڕازیان کەم بۆ جاری بە براکان دەڵێ کاکە تیان مەگەێنە جاری بە مناڵەکان ڕازی کەم ئەوردە و دەخۆم تەتیب یەکەم خەم بە قوربانێ و وایە و باوکە گیان ئەزانی چۆن کاک شەوکەی جان ئاوا قەرز نازێتەوە بۆ مێنیتەوە بە پیاو نەبێنەرەوە پێڵە دەیت بەخوای ژینە خاوەشوانە بۆ دێرم تێپا حافیز باوکە گیان گیانی باوکە مامۆستا عەرەبی داوای ئینشایەکی لێکردن ئەتوانی یارمەتیم بی بۆ کچەکەم من کوردیەکەم فولە تاکو بە عەرەبی بۆ بنووسم ئەشەمبیلا من دوو کەلیمە ئازانم بە سێوەڵێن فەتاح و ئەگەشتێکیش دوو پێڵێن بەدیع باوکە گیانەکەم فەتاح نییە و توفاحە وەڵا ڕازەکەی ئەوی کەشیان بەدیعە نییە بەعیدە واللهی خۆتە ئاخرتە ئەوەیە بووێڵم من ئیشای عەرەبی من چوو زانم کچی من کچە جوانەکەی باوکی خۆی بەڵێ باوکە گیان کچە تاقانەکەی باوکی خۆی بەڵێ باوکە گیان کچە نازدارەکەی من باوکە گیان چی توی ئیمتیحانم هەیە تۆس خێرا قسە بکەی ئەوەی ڕاستی بێ کچە جوانەکەی باوکی خۆی تو باوکە گیان بڕۆنەوە مۆزوعەکە ئەتوێت چی بڵێ زين چون نیەک هەیە مۆزوعێک هەیە ئەمە ڕێک خۆمی یەکسەر فەرموو کچە نازدارەکەی باوکی خۆی با چوینەوە سەرەتا بەڵێ باوکە گیان ئەڵێم هینە تۆ هەز بە تەنیایی ناکەی کچی من ناوە
والله باقي جانون يشكرتو هي بروسجيان هي هستجيان هي تينا يعني مقصدم نازم شون تيبينم كسناز دادا كيف اوجي خوي زي باقي جان اتشي بلي تشي بيلي خيراكا أنا هنا تو بيدي دايك ناكر والله والله باقي جان شون بيريناكا هاي دايك جان باقم چەند باش تا ئێستا پەیمان تازاکەتەوە کە لەگەڵ هەر لەگەڵ تۆیان بێ ئەرێ بابە پەیمانێکی کوا من شتی واموتووە بۆ لە باتی من قساکەی ئای زۆر سەیری بڕە سەعیکە بکە دێسا ئەمرن نەمێنێ هەستیم بۆمان کە لێوە وتم ئۆخی تێگەیشت هەستی بەڵێ باو ئەوەرە ڕۆڵە هات وەی هەستی یانی شکوور بەزم کوڕم نیەتی باوکیان باشی کوڕە جوانەکەی باوکی خۆم بانە بم باوی گیان تاکانەکەی بابە گیانی باو کوڕە جوانەکەم گیان کوڕە ئازاکەم باو دەگیان دە چییە؟ کوڕی من شێرە قوربانم بێگومانە تۆ بمان ماوەتەوە تۆ شێر بیتەوە منی شێرم کوڕە جوانەکەی باوکی خۆی باویان ئیشمە چیتر هەناسەکەم هینێ مۆزوعێک هەیە هەستی بەجددی جوان جۆن بۆ بگرە تۆ لە هەمویان ئاقڵتری قوربانم مای بێگومان تاکانەکەی باوکی خۆی خوا باویگیان تاوشتە لێ نە ئەوە مۆزوعەکە تۆزێک نازانم چۆن تێوگەی نازانم قەت وان نەبوویتە ئەڵێم هەستی گیان باو بڵێ ئاقلانی کەلانی تۆ هەست بە تەنیایی ناکەی ناوەڵا با لەخوا بزابێ ئەیمانچی خێزانێکی کنجیلان و جوان ئەوە تا تۆ هەی تەمەنت درێژ بێ پەیامگیان کاکە بروسگیان چی تێبگەم تۆڵی تەنیانی نەوەڵا تەنیانی یعنی مەبەستم ئەوەیە کوڕەکەم بۆ تێناگەی لە من نازانم چۆن تێگەێنم هەم تۆ بیری دایکە ناکەی وەڵای باوەگیان های دایکگیان نییە ئەزیزە ماڵی چۆڵ کرد بۆ من وەڵام دا ڕوحت ئاسوودە بێ باوکم پەیمانی نوێ کردێتەوە کە هەروە بمێنینەوە هیچ ژنێک نێنێ ئەرێ بابە پەیمان نوێکردنەوەی کوا مرشتی وان بووتووە کوا شەکری وان مشکانەوە مرد دوو مرێ بۆ تو ڕابی بە تەمایکی پێم بڵێ ئەمرن نەمێنێ وەختی نییە ڕۆژی کە تێدەگەن مەسەلا تۆ هەسەلاتە دێبڕە ڕدەی پەیمانی تێدەگەی بێتەوە ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر يا الله يا الله پێغەمبەر خێر ئەخت خوا وەزع باوکە خێر معقولە مامۆسا لە زانست و زانیاریە دوو یامەتێ باوکەڕە دوو لە دا کورن نەوەڵا هەی وڵا دوو لە ساڵ کوڕ باو تەپڕی سەرم جا کوڕم خۆ هەرچاون و قەنات و سێ زەڕ لێ با حەوش دێگەرێنا بەخوا مامۆسا بەڵای باوکەت خواوە غەدر مامۆسا وای لێ هاتووە غەدر لە کوڕی من بکە دوو خەمن نەبێت چی بکەی مامۆسا ئێستا ئەچمە سەری بزانە چی پێەکەم ئاخر خۆمخۆنە ئەی خاڵشوانە نە ئامان بلە نەگەیشتیوە ئەخر خاڵم لە بێ عەقڵ خاڵە شوانە حەفتا و پێنجێکی پێ هەبلێ سەلام و عەلەیکوم دەچی پیانێ وەتەتەتەتەتەتە سیچ لێ بکوژە من قوڕی فرۆکە بەسەر خۆما بلێ بۆ خاتی خوا باوکە وڵای تا سێرەکەم بە قورئان سیقەمەتون وەرە لەگەڵ باوکی خۆت وەرە لە من ڕان هەبینی من ناترسم باوکە وڵای یەک شیشیان پێ ناخۆش نەبێت دەرێز و حرمەتمە پشیلێکی سوورمانێوە تۆ زیرۆ لێ کردو بەسا ئەدەبسس پێشم کەەوە بزانێ سە چی بووەکەم بڕۆین ئەبا بۆ جانتایە دەدانیە کوتانەکە دانێ بڕۆ وەرە پێشم کەەوە داخوا بەخێر بێ یاخوا بەوەی مامۆساجیان ئەمرکەن ئەمە برستیتیانە وەڵاهی خواردم خۆکتە مامۆستا بە حەقەت زۆر لێو عاتسم ئەخ بۆ سەبەب عشرەت بیزانیە خوا ئاگای لێ هەمووی بە ئاربیجی و بیکەیسیەوە پێشی بڵێ زۆریم ئەزایکی لەوە چێ تۆ بە غەڵەت هاتبێت یعنی ئاربجی بۆ چی بۆ لای منێ من مامۆسایەکی داما و نەقبەتە مامۆستاجیان دوعای خێر بکە خاڵەشوانی نەیزانێ بە ناموسم خاڵەشوانی کەرێکە بە توای پێڕوە حات بە هەفتا و پێنجی هاتە بۆ ئەماید ئەم شەو ئەزی بەزینوی ئەمایتەوە ئەخ باشە چیم کردو ئەمرکەنیەوە مامۆستاجیان چی نەکردو کوڕەکە معقول لە زانیاریە دوو لە دەبێنێ ئاخر بۆ بکەوێ بۆ ساقیت بێ کاکە خۆخەتای من نییە خۆی هیچ نازانێ بڵێ بزوێنی کورد داجا بنێ بزوێنی کوردکەی مشکلی مامۆستا لە بەر چای خۆما پرسیایی دەکا جارە من هەرچی ئەحتیمادم هەیە لەسەرم کوڕەمە دەیخوا لێ نەسەنگە من پرسیایی لە تۆکەم نان چەنی بە هەزارە 6 ڕەحمەتت لێ بێت دەی بە حیسیەتم بە ناموسم بە مقدساتم
ئەمە ئەچێ بەیانیان بۆ نان دەنانی ئێنێ بە هەزار دەوەڵڵاهی لەوانەی بیتزێ باشە بابەت چی بتزێ ئەو خۆی خۆشیانەوێ هەموو بازارەکە خۆشیانەوێ یەکسەر دەی ئێنێ باش تۆ وایە دە تۆ وازەوە بێنە من پرسیارێکی لێ فەرموو پێم مانگ دوورە یا ئەفریقا جوابی بەرەوەی یەکسێر دوای بۆمە مانگ نزیکترە مانگ نزیکترە کورە ئەی بەڕۆڵە کەشت نازانی لە خۆتەوە میڵێ ئاوە ئەفریقا ئاوە بەڵام مانگ ئەمەngە دوورە نەبێتەوە ئەخۆ دەما مەساوان نیە وەڵڵاهی دایمە شوێنی حوزە ئەو مانگە ئەواکەم دایەگرم بە قسەی تۆ نابێ بەساقە بم سەرشێتم مەکەن ئێوە وام لێ بکەن ئەسڵەن هەر فرم بە جمهوریەتەوە نامێنێ یەک پرسیاری کەوریە بیکە سەرچاوی شیرەمەنیەکان و گۆشت لە شۆ زۆرە باوکە بڕۆ جواب ئەکسەر زۆر ئاسانە سۆپەر مارکێت چاچی نازانی چاکی نازانی قڕ بۆ و سەرەی من بەخوا تاماوی ناگەیتە دووی ابتیدایش باشە مامۆستا تۆ بۆ غەدری لەکەی کاکە وەرە ئەوە دوکانی کا حەمەعەلیەوە تا مارکێتی هەیە وەرە بە کاتۆن شتیری بۆ بێنم وەرە بە کاتۆن مریشکو بۆ بێنم یەک پرسیاری کە لێکەم باوکی زۆر زیرەکە لە خۆ زیرەکترە ماشەڵڵا بیکە باشە لەم فەسڵەیە هەنا زۆر زۆرە و هەناری شیرین و هەناری باش لە شۆ زۆرە لەو پرسیارە باوکە پێمان ڕابێنی مامۆستا پرسیارە ئایەکسە دوای بەرەوە باوکە بە حرمەتی تۆ جناب عیبە جوای زەیدە یەکسەر علوەکە ئەوە جوابە کورە چاپڵی چی بۆ لێ باوشی ئەو تەلەبەیە نازانم ناوە چیە تۆ باشە بۆ ئاخر سەبەب یعنی چی عیندە علوە نییە هەیە باوکم بە حیسێتم بە پیکا بۆ تێنمە دەرەوە هەیدە مامۆستا زۆر سەیرە مامۆستا باشە یەک پرسیاری جێ بیکە باشە پرسیاری چکە چ شتێ لەگەڵ نانی بەیانیان ناخورێ ئەخەتخوا باوکە وەڵای لەبەر حرمەتی جەناب ئەمە قەیدە هەڕەکە هەموو جواب ئەدەبسس مامۆستاسە دوای بەرەوە خۆ هەر خۆم نانی ئێوارە ئافرم گورە بەخوا دە دەقیقە لێرە بن هەر شێت مەکەن یا من ئێوە بەجێڵم یا ئێوە من بەجێبێڵن کاکە مۆستا ڕجال لێکم کاکە خەریکە شێتمانەکەی ئەوە تا کوڕەکەم ماشەڵاڵی تووتیە موت لێگەڵێتەوە ماشەڵڵای لێبێ جوابێ و تەلەفونە بەرەوە بەقۆڵ نەگیرێ مامۆستا ئەلو کاکە عوسمان چۆنی باشە قوربان سەد چا فەرموو کاکە جانەوە بروستی کوڕ فەسڵ کرا لەبەر ئەوەی فەیسبووکێکی بەناوی منەوە داناوە و ناوەی بۆ هەموو مامۆستاکان ناردووە داوای ئەسئلەی ئیمتیحانەکانی کردووە ئەوای وایە زانی و منی نەیانزانیوە هەموو ئەسئلەکانیان بۆ ناردووە جا لەبەر ئەوە فەسڵمان کرد باشە قوربان وعافیس سيركن وبيبكن برلا ساتا همو هفتان بابتي جوان لا كنالي ديما تيفي بو بيرو جوان لا كنالي ديما تيفي بو بيرو جوان قرم الساتا بسر هاتا تنزاوية تراجيدية كوميدية ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە